نزیکەی هەموو بنەماڵەی هاوڵاتی سووری بەکرد بەهۆی داڕەمانی ساختمانەکەیان لە کاتێکدا کە هێشتا لە ژوورەوە بوون لە کاتی ئەو زەوی لەرزەیەی کە ڕۆژی دووشەممە سووریا و تورکیای گرتەوە گیانیان لەدەستدا. بەکر و براو خۆشکەزاکەی توانیان دەرباز بن، بەڵام سێنزە ئەندامی دیکەی خێزانەکەیان گیانیان لەدەستدا. فنزلة البناء فينا كنا 16 واحد. باڵەخانەکە بەسەرماندا دارما، ئێمە 16 کەس بووین و 13مان مردن. من و براکەم و خوشکەزاکەم کە تەمەنی ساڵ و نیوەک بوو هاتینە دەرەوە، سوپاس بۆ یزدان. ئەو گەنجە تەمان 27 ساڵە کە لە نەخۆشخانەی ئەڕازی لە شاری حەلەب چاودێری پزیشکی وەردەگرێت، دەڵێت باوکو دایکم و براکەم و هاوسەرەکەی و 4 منداڵەکەیان، هاوسەر و 2 منداڵی براکەم کە لەگەڵم دەرچوون هەروەها گیانیان لەدەستدا. لە نزیکەوە پیاوێکی دیکەی بریندار بە ناوی مەحەمەد لەسەر جگاکەی پاڵکەوتە بوو، نەیتوانی قسە بکات. دراوسەکەی بە ڕۆیتەرزی وت کە چۆن دایکی مردووە و خۆشکەکەی لە نەخۆشخانەیەکی دیکە یارمەتی وەردەگرێت. دوێنێ لە ژێر دار و پەردوودا دەریان هێنایە دەرەوە. خوشکەکەی لە نەخۆشخانەی سەربازیە، باری تەندروستی ناجێگیر بوو، بەڵام سپاس بۆ یزدان ئیستا باشترە. ئەو لێرە لە ژێر چاودێریدایە. دەسەڵاتداران و فریاگوزاران باس زیانەکان دەکەن و دەڵێن بەهۆی چەندین زەوی لەرزەی کوشندە و پاش زەوی لەرزە لە تورکیای دراوسێ هەزاران گیانیان لەدەستدا و هەزارانی دیکەش بریندارن. عدد المصابين اللي راجعوا المشفى ژماری ئەو بریندارانی هاتوونەتە نەخۆشخانەکە نزیکەی 350 کەسە. ژماری مردوانی نەخۆشخانی ئەلڕازی نزیکەی 70 کەسە. دەشڵێت طبعا نحن ئێمە بریندارەکان بە پێی بارودۆخیان تیماریان دەکەین. ئەمبولانسەکان لە کاتی ڕزگارکردنی بریندارەکان پێمان دەڵێن بارودۆخیان چۆنە و لێرەوە ئامادەکاری دەکەین بۆ کۆ ببرێن. وا دیارە ئاماری زیانەکان تادیێت لە بەرزبوونەوەدایە. جامی دیلان بۆ فراس مەقدیس و کێندا مەکیە.